ئەمە قاچی گەنجێکی هەورامانە، نیشانەیەکە لەو باجە قورسانەی کە گەنجانی هەورامان بەهۆی مینە چێنراوەکانی ئێرانەوە دەیدەن. هەورامان لە بەهاردا هەمیشە خەندە نابەخشێت، لە پێش هەموو جوانیەکانیەوە مەرگێکی شاراوە دەیان گەنجی دیکەی وەک ئیکرامی کردووەتە خاوەن پێداویستی تایبەت. ئەوەڵ غامم پیا تەقیوە بۆی لە دەزانی قاچێکم سنوورەکەشمان وەکو هەموو لایەگەزانن سنوورێکە کە زۆربەی زۆری ینی لە شوێنەکانە هەڵغامی لێیە و پاک نەکراوەتەوە هەڵغامەکانیشتر هی ئێرانە دانراوە تا ئێستا ژەر بەردەوام ینی پاک نەکراوەتەوە. گەمارۆیەکی بێدەنگی پڕ لە مەترسی لەسەر دانیشتوانی 65 گوندی سنوورەکە هەیە. بە گوێرەی ئامارەکان ئێستا 25 ملیۆن مەتر چوارگۆشە لە خاکی هەڵەبجە و هەورامان بەمین تەنراوە. هەندێ مین هەیە ئێمە ئەزانین کە ئەم مینە لە عێراقان نەبووە بۆیە کە ئەیبینین چەندراوە ئەزانین کە ئەمە لایەنێکی تر چاندوێتی. ڕوبەری 25 ملیۆن مەتر مڕەبعمان هەیە ئێستا پیس بۆ بە مین و تەقەمەنی کە ئەم ڕوبەرە توانی بڵێ نزیکە لە حەقیقەتەوە لەبەرەوەی ئێمە هەندێک تیممان هەیە پیانەڵێن تیمی ڕووپێوی ئامادەکاری. ئازاری مینەکانی هەڵەبجە و هەورامان مێژوویەکی درێژی هەیە. وەک ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە دەڵێن زۆرینەی ئەندامانی ڕێکخراوەکەیان ئەوانن بەمین بوونەتە خاوەن پێداویستی تایبەت. ئەتوانین بڵێم لە ساڵی 90 تا ساڵی 2000 بەشێکی زۆر لە کەمەندامەکانی ئێمە پێداتانی کەلامان بە بەهۆی تەقەمەنی و مینەوە بووە. توان بڵێم زیاتر لە 150 کەمەندامەکانی ئێمە بەهۆی دەستکاریکردنی تەقەمەنی بەهۆی مین و کەمەندان بوون. پسپۆڕانی یاسای نێودەوڵەتی جەخت لەوە دەکەنەوە بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و بەم شێوەیە دەچێتە چوارچێوەی تاوانی جەنگ و تەنانەت جینۆسایدیشەوە، چونکە مینانە بەبێ جیاوازی دروێنەی گیانی مرۆڤەکان دەکەن و ژینگەیەک بۆ ژیان ناهێڵنەوە. کاتێک کە تۆ دێی شوێنێکی سڤیل کە شوێنی خەڵکی سڤیلە مین ڕێژ دەکەی ئەمە خۆی بۆ خۆی ئەبێ ئەگەری ئەوە دابنی کە ئەمە مەترسیە بۆ سەر ژیانی و هاوڵاتیانە. بۆیە لە ڕاستیدا ئەمە جگەلەوەی کە تاوانی جەنگە بە بۆچوونی ئێمە دەچێتە چوارچێوەی تاوانی جینۆسایدیشەوە ئەگەر مەبەستێک هەبێ بۆ لە ناوبردننی ئەو خەڵکە بەمینە. ساتەکانی دوای تەقینەوەکە بۆ ئیکرام تاقیکردنەوەیەکی سەخت بوون لە نێوان مان و نەماندا. دوای گەیشتنی بە زەحمەتێکی زۆر بۆ نەخۆشخانە پزیشکەکان ناچار بوون بڕیارێکی تاڵ بدەن کە بڕینەوەی قاچی بوو. سەرەتا تەنیا قاچم ینی ئەمەلیاتێکی بەسیتیان بۆ کرد قاچم نەبڕایەوە دوایتر دوای 2-3 ڕۆژ کە منیان هێشتەوە لە خەستەخانە دکتۆر هات بۆ لاموتی ئەبێ قاچت ببڕینەوە چونکە مەترسیەوەی لەسەرەکە ڕەش ببێتەوە یان خراپتر ببی. ئیتر دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ قاچمیان بڕیەوە. ئەمەیان پیشە پێمازانی 14,000 قوربانی مین لە کوردستاندا هەن. ئەمانە تەنها چیرۆکێکی ڕابردوو نین بەڵکو و برینێکی کراون کە ساڵ بە ساڵ قوربانی نوێ دەخەنە نێو لیستی ڕەشەوە تا ئەو کاتەی بست بە بستی ئەم کێڵگەی مەرگانە پاک نەکرێنەوە. بەهار بۆ گونشینانی سنوور هەمیشە بۆنی مەترسی و ڕەنگی خوێنی لێدێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.